إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ذنوبنا ووفقنا لكل ما تريده وتحبه وترضاه. اللهم أعنا وتوفنا وأنت راض عنا، وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. بريانی بەڕێزم خوشکان، بەڕێزم لە درێژەی زنجیرە چیرۆکانەی کە لە خزمەتانی لە ماوەیە پیرۆزەدا ئەچنە خزمەتی چیرۆکێک کە ئیمامی بوخاری لە ئەدەب المفرەدە بە سەنەدێکی صحیح بۆمان گێڕێتەوە. ئەفەرمێت ئیبن عەباس شخصێک هات بۆ لای، پرسیاری لێ کرد، وتی ئیبن عەباس من تووشی قەتلێک بوو، حەزم لە ئافرەتێک بووە، لە کچێک بووە، داوام لێ کردو، شووی پێ نەکردو. شخصێکی تر داوای لێ کردو، شووی پێ کردو، منیش غیرە گرتومێتی کوشتومە. دیارە قەتل تاوانێکی زۆر گەورەیە، یعنی لە دوای شرک و کوفر هیچ تاوانێک و نەی تاوانی قەتل، یعنی تاوانێکی زۆر گەورەیە، تاوان جەریمەی قەتل. خۆی پروردگار فەرمێت ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وعد له عذابا عظيما. تاوانێکی زۆر گەورەیە. فەرمی ئیبن عەباس من ئەو ئافرەتەم کوشتووە، لەبەرەوەی شووی بە من نەکردووە و یەکی تر داوای لێ کرد، شووی کردووە. ئێستا من زۆر پەشیمانم، ئەمەوێ تەوبە بکەم، زۆر پەشیمانم. دەرە تەوبەی کردووە، پەشیمان بۆ، ئەمەوێ کارێ بکەم، بەشکەم تەعویزی، یعنی لە دوای تەوبەکەم شتێک بکەم. فەرمووی ئوموکە حەیە، دایکت زیندووە، دایکت لە ژیان ماوە؟ ئەڵێ وتی نەخێر. وتی دێ باشە تەوبە کە لای خۆی پروردگار و چی پێتەکرێ، خۆت ماندوو کە چی پێتەکرێ، خۆت لە خۆی پروردگار و نزیک کەرەوە بە تەکردنی هەموو تاوان و ئەنجامدانی تاعات و عیبادات و خێرات چی پێتەکرێ. ئەفەرمێت کابرا ڕۆشت. ئەو تابعی کە ئەمە ئەگێڕێتەوە، ڕۆشتم بۆ لای ئیبن عەباس رضی الله عنه، بۆ پرسیاری ئەوت کرد دایکت زیندووە؟ فەرمووی لەبەرەوەی هیچ عەمەلێک شک نابم وەکو بر و چاکەکردن لەگەڵ دایکە عەبد لە خۆی پروردگار نزیک بکاتەوە. ئەمە ئەثەرێکی صحیحە لە ئەدەب المفرەدە هاتووە. دیارە ئەم چیرۆکە دەرز و پند و عیبرەتی زۆر تایە. زۆر خزمەتکردنی دایک یعنی کردوێتی عیلاجێک لەگەڵ تەوبەیە بۆ ڕزگاربوون لە ئەوەی کە لە تاوانی قەتل. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەیە کە چەند مەکانەتێکی گەورەی هەیە چاکردن لەگەڵ دایک و خزمەتکردنی دایک. تا ئیبن عەباس ئەڵێ ئەمە بۆ یەکێک نییە بێ قەتلێ بکات، بێژە وەڵا بەوە ئەڕوات نا، هەر کەسێ بەرنامەی هەبێ تاوانێ بکات، بڵێ تاوانەکەکەم دوایی تەوبەی لێکەم، زانایان فەرموون ئەوە تەوبە نییە. ئەو تەوبەیە کە تۆ تاوانێک لێ ڕوویداوە و پەشیمانی، ئێستا پەشیمانی واز لێ هێناوە، بڕیاردا و جارێت نەگەڕێت سەر ئەو تاوانە. ئەمە فێڵێکی شەیطانە، تەوێت تاوانێکی پێ بکەیتە تاوانەکەم و تەوبە ئەکەم، تاوانەکەم و تەوبە ئەکەم. ئینسان کە تاوانی کرد ئەوێت تەوبە بکە، وەڵام نەک بەرنامە دانا تاوان بکە. ئەمە خاڵێکە. باسەکەمان باسی گەورەی خزمەتکردنی دایک و باوکە، بە تایبەتی دایک. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو ئیمامی ئەحمەد بۆمان ئەگەڕێتەوە بە سەنەدێکی صحیح لە موسنەدەکەی. ابن حجر العسقلاني الله سندك صحيحة، وغير ابن حجر العسقلاني شعيب برناوط شيخ الباني غيري وانا لسلفتوان ام سندك صحيحة كبيغمبر خوا صلى الله عليه وسلم بو عائشة يرتوا كخويكي بينو خوي بيغمبر خوا اشتاصم صدقها وخوي بيغمبران وحيا فرميت لخوما بيملك قارئك بو لبهش تا قرآن يا اخوانت يقرأ القرآن يعني في الجنة. بيغمبري خواصم اللي بهشت تاقيم لقارئك قرآن خوينك قرآن يخوانت. مفسرين فرين بضنجيكي خوش قرآن يخوانت. بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي پرسیارم کردەوە کێیە؟
فەرموویان حارثەی کوڕی نوعمانە. حارثەی کوڕی نوعمان ئەوەیە کە بەشداری بەدری کردو لە بەدر شەهید بووە. فەرمووی وتیانەوە حارثەی کوڕی نوعمانە. كذلك البر كان أبر الناس بأمه. بيعظم فرموي كذلك البر كان أبر الناس بأمه. أو شاك أو دروسة بر شاك كردن وخزمت كردن الدايك أو ثمر برهمك يأتي أو بهداشتك يأتي بو لبر قوري أم إيشي كحارثي كوري نعمان كرديتي بيعظم تأكيد يكاته كذلك البر يعني لفظ تراتو كذاك البر دوو جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأكيد يكاتو أويا شاك أو دروسك أم عبدي خستوتە بەهەشت لە بەهەشتا قورآن خوێنێ بە سەوتێکی خۆش ئەو مەکانەتە بەرزە و پلەیان پێبەخشیوە بەهۆی پێغەمبەر ئاماژەی پێکاو جەختی لەسەر کاتەوە بۆی چاکەکردنی لەگەڵ دایکە کە ئەڵێن پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم وەصفی کردووە يعني كان أبر الناس بأمه. هندك الله أمام مدرجة وهندك لأهل علم إن شاء الله المحدثين الله خير مشر داخلي بحديثك يكا في عنصر أو شايتي ودانا وكا أو شايتي ودانا وكا كان أبر الناس أو كما قال صلى الله عليه وسلم بأمه. يعني تماشا كان أم پاداشتە گەورە بەهۆی چاکەکردنی حارثەی کوڕی نوعمانە بووە کە زانایان فەرموون حارثەی کوڕی نوعمان لە خزمەتی دایکی بوو دایک خۆی نانی ئەکرد بەدەمیەوە کە دایکی داوای شتێکی بکردایە دووبارەی ناکردەوە لێشی تێنەگەشتایە بۆ ئەوەی دایکی مضطر نەکاو کە جارێکی تر قسەکەی لەسەر دووبارە بکاتەوە کە هەڵستا بەوانی لەگەڵ دایکی دانیشتنەوەیتەوە بێزەحمەت دایکم چی وت حەزی ناکرد بە دایکی دووبارەی کاتەوە دایکی مەجبور ناکە جارێکی تر تەڵەبەکەی لێ دووبارە بکاتەوە ئەویت بێزەحمەت دایکم داوای چی لێ کردم لە خزمەتی دایکی بوو بە هەموو شێوازێک ئەو پاداشت و پلەی دەستکەوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی وەیسی قەڕنیمان بۆ کاکە خير التابعين لنا تابعين أو كسيك صحابي بينو بيغمري خوي نبينا صلى الله عليه وسلم عندنا زانينا فرمون خلكي ويسي قرني كبيرون صنفرين بعشرين تابعين أو لم ليمن بو بهوي دايك يونيتو أنا مقاعد خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم تاو كبيرون صنف مفاتيك بيغمري خوي نبيني و هجرتي نكتب ولا بيغمري خوا صلى الله عليه وسلم بهوي أو كدايكي محتاج بو پێغەمبەری خوا بۆ ئەسحاب باسی کردو کە چاکترینی تابعین وەیسی قەڕەنیە و ئەم وەیسی قەڕەنیە پێغەمبەر فەرمێت لەو ئەقسەم على الله لأبره ئەگەر سوێن بخوات لەسەر خوای پەروەردگار خوای پەروەردگار سوێن بخوا بە تۆ قەسەمی خوای پەروەردگار ئەو شتەم بۆ بکەی خوای پەروەردگار شتەکانی بۆ ئەنجامەدا دوعای مستەجاب بووە دوعای ڕەت نەکراوەتەوە بەڕەس و سپایەتی بەڵکەومانە لە گیانی بووە دوعای کردووە خوي قرش فايدة أفرميت بيان وسلم يعني مروه داوي اللي بكن طلبي اللي بكن داوي اللي بكن طلب اللي كان داوي اللي بكن كداوب كلا خوي برغل اللي تنخوش به وإمام عمر لقافلية من كان وسطاه أو حديثي صحيح لقافلية من كان وسطاه برسالية مويسي قرنية كرت يكيك هي اللي منا ويسي قرني أوايا دعاء كردو نخوشيكي هو دعاء كردو خوي قرش فايدة و ئەو وەسفانەی پیان سەڵەم بۆ یەکە خەڵکی کوێ چۆن و چۆنی هەمووی تاوەکو یەکێک پێڵێ ڕێ ئەو شخصە لای ئێمەیە شخصێکە ینی زۆر کەسێکی زۆر سادەیە ئەوە نییە کە حەتا ئێمە گاڵتەی لەگەڵاکەین ینی سوخری و گاڵتەی پێکەن جاروا هەیە ئیمامی عومەر هەر متابعەیە کات و تاوەکو ئەڵێ ئەگەر بینیتان بڵێن إمام عمر داوي أود لك داوي اللي خرج خوي بردار اللي مخرج دعاء اللي خرج بون موكل أي خوي بردار أم كابرك خبرك أبا توا بإمامي بويس قرني أغيت إمام عمر وهي وتوا دعاء خير بوك ليش عليه بدو مرج دعاء خير بوك كم مرجي كم أويك لايكس أم خبر باس نكي
با ئەمە شاراوە بێ کە من پێوەسەن باسی کردوم و ئیمامی عومەر وایە و تۆمانە ئەمە بانهێنی بێ ئەمە بشارەوە کەس با نەزانێ. دووەمیش وەی خەڕنی کە زۆر جار دانیشتووە عیبادەت و ینی ئەم کابرا مەشغوڵیەکە جارەوە بەردی تێگرتەوە یاکی سۆبەتی لەگەڵا کرد مەشغوڵیەکە وتی تر ئەو مەشغوڵ و گاڵتە پێکرد مشتم لێ دوور خەڕەوە بۆ دوو مەرجە من دوای خێرت بۆکە تەماشاکە مەرجەوە بۆ کەس پێی نەزانێت. ئەم کابرا ڕۆژ باسی کرد لەناو خەڵکە باسی کرد وەی خەڕنی ئەوایە و حەدیسی لەسەر و پیاوێکی گەورەیە و ئیمامی عومەر باسی کردمان هەر ئەوەی کە ناوی دەچوڕێک ئەو شوێنەی جێهێشت ئەو شوێنەی جێهێشت. من ئیمامی عومەر یەکێک لەو سەفرانی کە ئەچێت بۆ حەجمانیان لە ڕێی قافلەکانی یەمەنە ئیمامی عومەری دۆزێتەوە و داوای دوعای خێری لێکاڵێت تۆ سەحابی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم تۆ دوعای خێرەوە بکە دیارە ئیمامی عومەر پێی ئەزانێت کە چۆ بۆ ئەچێ بە کوفە دوایەوە حەزی ئەکرد شتێکی بۆ بنووسێ بۆ والی کوفە و ڕێزێکی بگرێمانە ڕازی نەبوو حەزی ئەکرد لە نێو خەڵکا بێ ون بێ لە نێو خەڵکە مەشکرا و جا و ناو و سوپاسکردنی خەڵکو و ڕێزگرتنی خەڵکو ئەوانی ناویست. یەکی لە زانیان باسمان بۆ کە نەفەرموون شخصێک هەبوو دایکێک کە میقدارێک چووە ناو عومرەوە ئەڵێ لە یەکی لە مناڵەکانی وتی بە تایبەت ئەمێ تۆ خزمەتم بکەی. ئەویش لە شارێکی تر بوو لە جامی عومانە ناوی دەرچوو بوو لە کولێک ناوی دەرچوو بوو دایکی وتی ئەمەوێت تۆ خزمەتم بکەی. دەڵێ مەجبوور بووم واز لە خوێندنەکەم بێنم بێن بۆ خزمەتی دایکم کە هاتم لەوێ لە شوێنێک وەرگیرام وەکو مۆزەفێک وەرگیرام لە شوێنێک بەڵام دوو داوامم هەبوو دوو ئیشم هەبوو. دایکم وتی چی ئیسفادەیەکت بۆ من هەیە کە تۆ دوو ئیشتە بەواز لەو ئیشە بێرم جوازم لەوەی هێنا چوم تەکسیەکەم کڕی بۆەوەی ئیشم بەدەستی خۆم بێ هەر کاتێ دایکم تەلەفۆنی کرد پێویستی پێم و یەکسەر بچمە خزمەتی. ئەو دراوسێکمان هەبوو دایکم زۆر خۆشی ئەویست ئەو دراوسێمان باری کرد ژنێک بوو زۆر برادری دایکم باری کرد دایکم وتی بێ خانەکەمان بفرۆشتی بچی لای وڵی بێ خانەکە بێ بچم نەقڵم کێ بۆ لای ئەو منیش لای ئەو بووم ئەڵێ سیارەکەشم فرۆشت و ڕۆشتم خانوویەکم کڕی نزیکی ئەوە بوو ئەوەی کەمە لە خزمەتی بەدڵی دایکم کەم لەکوێ ئەوێ بژی بۆ خزمەت مەکرد. ئەڵێ دوای فترەیەک دایکم وەفاتی کرد ئەو کەسەی لە باڵێن لە تازیەکە ئەڵێ زانایەکە بە هەموو جاری پێشتر تەشجیعیە کردم و هانیەدا هاتوتی پێوتم وتی لە ئیمتیحانەکە ناجح بوویت سەرکەوتوو بووی ئاگای لە ژیان و حاڵی من بوو لەمە لە چاوەڕوانی بەخشەکانی خۆی پڕدار کە بۆ خۆت. ڕێ وەڵاهی زۆری پێ نەچوو کەوتمە سەر هەندێک ئیش و کار چەند مانگێکی پێ نەچوو لە باتی خانوویەک 10 خانووم کڕی خۆی پڕدار زۆر ڕژاندی بەسەرمە یەک خانووم کردە بۆ ماڵەتی و نازدار وانی کە بێ باوکن وەقفم کرد خانوویەکشم کرد بە مەدرسەیەک بۆ لەبەرکردنی قورآن و خزمەتی قورآن و فێربوونی قورآن کردمە وەقف بۆ دایکم بەجوور پاداشتی بەوە بێ. زانایان ئەفەرموون خزمەتکردنی دایک و باوک لە بەتەمەن بوونیان هەرەوە نییە کە ئینسان خزمەتیان بکە ئەوەیە کە زۆر ڕێزیشیان لێ بگەی خەڵکی وایە لەبەر عیبەش بە خزمەتێکە بەس ڕێزی لێ ناگرێ ئاف و ئۆف و ناڕەحەتی لە دەستیان نەکە نا ئەبێ ئەم دایک و باوکە ببی بە قوربانیان خزمەتیان کەی سەریان ماچکەی دەستیان ماچکەی بزانن کە تۆ زۆر بە فەخرێکی زۆر بە نعمەتێکی گەورەیە زانی کە تۆ لە خزمەتی ئەوانی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت رغم أنفه ثم رغم أنفه ثم رغم أنفه أو كما قال صلى الله عليه وسلم سيجر لي لوتي بتبقى قلا يعني ما علماء يعني سوق ذليل الرسوابه ذليل الرسوابه زي الرسوابه يعني بيعظم كي فلما كسي من أدرك والديه أحدهما وكلاهما عند الكبر بقى بدايك وباوكيان دايك وباوكي بقى تمانيان قوربي هردو كان يعني كان تمانيان قوربي فلم يدخل الجنة بقى بدايك وباوكي لتمانيكي قوري هردو كان يعني كان ونتشت بهشتا يعني أما الدرجة شون بهشتا أم حاصلينك جاليرة زانيانا فرمون هیچ تێک نییە لە دوای پێغەمبەری خۆڵم کە پرسیاریان لێ کردووە چ عملێک لای خۆی خۆشەویستە ئەڵە فەرمێن سەڵات و عەلا وەقتیە دوایی دوایەوە فەرمووی چاکردن لەگەڵ بڕی دایک و باوک فەرمووی دوایەوە فەرمووی جیهاد ئەمە وەکو لە حەدیث صەحیحانە هاتووە زانیانا فەرموون بە هەموو شێوازێکە بێ خزمەتی دایک و باوک بکرێ تایبەتی دایک و تایبەتی لە تەمەنی گەورە بوونیانە
ئیتر هیچ شتێک نییە لەوەی کە بێتە سەبەبێک کە دڵیان مشکێنی مەگەر مخالفەیەکی ئەمری خۆی پەروەردگار ئەویش لەگەڵ مخالفەی ئەمری خۆی پەروەردگار خۆی پەروەردگار فەرمووە ئین جاهداک عەلی ئەن توشریکە هەوڵ و تێکۆشانیان کردبووە کە تووشی شرک و کوفر بکەن فلا تطعهما لەمایان بە قسەیان سەر فەرمێت دوایەوە فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفة کێوێ و منزلەتە گەورەی دەستکەوێ ئەو پاداشتە گەورەی دەستکەوێ باوەکو هەوڵدا بە هەموو وەسیلەیەک دڵیان ڕاگرێ و خزمەتیان بکە و کارێک بکە کە جهد و ماندووبوونی لە خزمەتکردن و دڵخۆشکردنیان سەرف بکە. خۆی پەروەردگار هەموو لایەکمان موفق. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.